ئەم کاتان باش هاوڕێیان خۆشحاڵم دێمەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەشی سێم بەرنامەی سێم لەسەر کێشەکانی فەڵەستین و ئیسرائیل لە هەردوو بەرنمەکانی پێشوودا باسمان لە چرخەکانی تاریکی و چرخی ناوەڕاست کرد و بە تایبەتیش لە بەرنمەی دووەمیندا کە هەردووچیان ئەتوانن لە کەناڵی یوتیوبی هیوا خۆشناودا ببین و بدۆزنەوە لەوێدا باسمان لە پەیوەندیەکانی جوولەکەکان کرد لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا لەگەڵ عەرەب لەگەڵ فارس لەگەڵ ئیسلام لەو بەرنمەیەدا هەوڵ ئەدەین بینە سەر مێژووی نزیک واتە دروستبوونی زایۆنیزم و دەوڵەتی ئیسرائیل بێگومان لەو بەرنمەیەدا هەوڵ ئەدەین کە باس لە مێژووی نزیک دەکەین بێگومان ئاگدارین هەست بەوە دەکەین کە هەمووتان لەو بارەیەوە زانیاریتان هەیە لە قوتابخانەکاندا چ لە قوتابخانەکانی سەردەمی بەعزدا چ لە قوتابخانەکانی ئێراندا چ لە قوتابخانەکانی وڵاتانی دیکەدا ویانی چ لە گوتاری تەلەڤیزیۆنەکاندا زانیاریتان هەیە لەسەر مێژووی زایۆنیزم و دەوڵەتی ئیسرائیل بۆیە لەو بەرنمەیەدا هەوڵ ئەدەین قسەی جیاواز بکەین شتی جیاواز بڵین مێژوو بە تەنیا جێڕانەوەی حکایەتەکان نییە قالە فلان و قالە فلان ویانیش ئاەتی قورئان نییە مێژوو ئەمەش نییە بڵێ لە فلانە ساڵ فلانە کەس وای کرد مێژوو ئەوەیە کە باس دەکەی کە باسی مێژوو دەکەی نابێ باس لەوە بکەی فلانە کەس وای گوت بەڵکو فلانە کەس ویستی وا بڵێ جیاوازی هەیە لە نێوان ئەمەدا بۆ نمونە ئێستاکەش تەحلیل و شڕۆڤەی زانایانی مێژووی بەتوانە لەسەر بۆ نمونە باز دەکەم لەسەر ئەوەی کە پێغەمبەری ئیسلام محەممەد گوتویەتی ئەمە پێغەمبەری دواییە ویانیش ئاینی دواییە زۆر کەس بەوە شڕۆڤە ناکەن کە مسلمانەکان باسی دەکەن بەڵکو کە ئەمە باشترین ئاینە ویانیش باشترین پێغەمبەرە نەخێر بەوە شڕۆڤە دەکەن کە سەردەمی ئاین و سەردەمی پێغەمبەرایەتی با کۆتایی پێبێ بەسە ئیتر زۆر کەس وا شڕۆڤە دەکەن واتە لە گوتارەکاندا فلانە کەس وای گوت ئەمە گرنگ نییە بەڵکو فلانە کەس کە وای گوت ویستێتی چی بڵێ ویانیش فلانە کەس فلانە گروپ فلانە دەوڵەت وای کردووە لە ڕاستیدا ویستویانە چی بکەن چ نیازێکیان هەبووە چ پلانێکیان هەبووە بەڵام چی لێ دەرچووە ئەوەی گرنگە لە مێژوودا ئەمەیە و خاڵێکی دیکەوەکو سەرەتا دەمەوێ باسی بکەم ئەو شەڕی ئێستا کە هەیە لە نێوان فەڵەستین و ئیسرائیلدا هێشتا تەواو نەبووە و ڕەنگ بێ سەرەتا بێ هەردوێنێ بینیمان حوسیەکان لە دەریادا ئیتر کەشتێکی ئیسرائیلیان دەست بەسەرداگرت ئەمە کارە ساتێکی گەورەیە لە بۆ وڵاتە زلهێزەکان وڵاتە هەژمونگەراکان بۆ لەبەر ئەوەی لەو ڕێگایەکە ئەو کەشتیەی لێ دەست بەسەرکرا لەوێ لە سەدا 20 تا 25 ڕێژەی بازرگانی جیهانیدا لەو خەتە تێئەپەڕێ خۆی لە خۆیدا بەهۆی شەڕی ئۆکرانیادا بازرگانی و ئابووری لە ڕەوشێکی زۆر خراپدایە لە هەمان کاتدا تەماشا دەکەین ئێمە شەڕەکانی شەڕە جیهانیە گەورەکان شەڕە گەورەکان زیاتر لەسەر ڕێگای بازرگانی بوونە ئەم ڕێگایش ڕێگایکی بازرگانی زۆر گەورەیە و لە ئایندەشدا ڕەنگ ببێتە ڕێگایکی بازرگانی زۆر گەورە هەروەکو بینیمان لە پێش شەڕی غەزەدا کۆبوونەوەی جیبی ساز کرا و ئەمریکا ئەوڕۆپا هیند ئیسرائیل عەرەب بڕیاریاندا ڕێگایەکی نوێی بازرگانی ئابووری ساز بکەن کە لە بەرنمەکانی پێشوودا باسم کردووە نامەوێ دووبارەی بکەمەوە لە هەمان کاتدا چاودێرانی جیۆپۆلیتیکی ئیسرائیلی هەر پێش شەڕی غەزە زۆر باسییان لەوە کردووە کە دەبێت ئیسرائیل جگە لە ڕێگای دەریای سپی ناوەڕاست لە هەمان کاتدا لە ڕێگای قەنات سویزدا کە لە تواناییدا هەیە چونکە کەناڵێکی هەیە کە دەڕوانێتە سەر قەنات سویز لەوێدا بتوانێت ڕێگایە بکاتەوە بۆ ئەوەی ڕێگای بازرگانی دەریایی لە نێوان ئیسرائیل و وڵاتە عەرەبەکاندا وڵاتانی کەنداودا وڵاتانی عۆماندا و لەوێوە بۆ دەریای پاسیفیک لەلایەک و لەلایەکی دیکەش لە بۆ ئەفریقا فراهەم بکە لە ئایندەدا خۆی لە خۆیدا لە سەردەمی دۆناڵد ترامپدا پیلانی ئاشتی نێوان عەرەب ئیسرائیل ویانیش بڵێن پیلانی ئیبراهیم ئەبراهام سازکرا ئەمە بەشێک بوو لە پیلانە بەڵام لەوێدا حەماس هەیە و هەتاوەکو حەماس لەوێ هەبێ ئەم ئەوە هەرگیز پێک نایە بۆیە ناکرێ
بڵێن ئێستاکە ئەو شەڕە لە غەزە کراوە بە تەنیا بریتە لە چالاچیەک بێگومان ئەو چالاچیە کۆمەڵێک دەستکەوت و کۆمەڵێک دەرفەتی بۆ حکوومەتی ئیسرائیل ڕەخسان بۆی پیلانەکانی پێک بێنێ هەر بەو مەبەستەش بێ ڕنگ بێ ئەمریکا بەو شێوەیە بی هەوێ پشتگیری لێ بکات چونکە ئەوانی شارەزا و ئاگداری پیلانەکانی ئیسرائیل لە ئایندەدا و ئاگداری ئەمریکا هەتا وەکو گروپێکی چەکداری وەکو حەماس لەو ڕێگایە بێ ڕێگای نوێی بازرگانی کە لە نێوان هیند و عەرەبستاندا بە ئوردون و ئیسرائیل تێدەپەڕێ دەگاتە بەندەری پیری یۆنان ڕنگ بێ جێبەجێ نەبێ و لە هەر ڕێگای بازرگانیەکان ڕێگای استراتیژی زۆر گەورەنە ئەگەر گروپێکی چەکداری لەو ڕێگایانە هەبێ ئەمە ئەم ڕێگایە هەرگیز دروست نابێ و سەر ناکەوێت بە کورتی ئەمڕۆکە باس لە شتی جیاواز دەکەین شت گەلێک باز دەکەین کە ئێوە ڕنگ بێ بە شێوەیەکی دیکە بیست بتان و باس لە سەرەتایی دروستبوونی ئیسرائیل دەکەین کە ئەو ئیسرائیلە چۆن دروستکرا باس لە سیاسەتی نێودەوڵەتی دەکەین باس لە بەڵێنەکانی سەرکاغەز دەکەین چونکە ئەمە بۆ ئێمە کوردیش گرنگە ئێستاکەش لە ڕۆژ ئاوادا تەماشا دەکەین کە ئەمریکیەکان هەنا بەردەوام گفتوگویەکی وا لە سوسیال میدیا و لە میدیاکاندا هەیە ئایا ئەمریکا کورد دەکاتە دەوڵەتیاننا بەڵێنیدا بەڵێنی نەدا بەڵێنەکەی بردەسەر نەبردەسەر ئەمانە هەموو لەو سەر دەمەشدا هەبووە باس لە هۆلۆکۆست دەکەین کە توانی قوربانی مەزلوم بکاتە زاڵم ئیتر توانی حەق بکاتە ناحەق ناحەقیش بکاتە حەق لە سیاسەتدا لە ململانێدا حەق بوون بەس نییە بەڵکو زۆر جار ئەکرێتەوە لەسەر حەق بی بەڵام کردارێکی هەڵەیەکی استراتیژی وات لێ بک ئەتۆ ببیە ناحەق و لە هەموو شەڕەکاندا بدۆڕێنی ئەمە لە ناو لە کوردستانیشدا زۆر جار بینراوە لە هەڵەبجە و ئەنفالدا بینراوە نامانەوێت کات لە دەست بدەین دەمانەوێت بە شێوەیەکی بەپەلا بچینە ناو بابەتەکە بۆ ئەوەی ئیتر زایۆنیزم بزانین پێویستمان بە شیکردنەوەی چەمکی هاسکاڵا هەیە چەمکی هاسکاڵا ویانیش بزوتنەوەی هاسکاڵا کە لە هەمان کاتدا پێی دەگوترێ ڕێنیسانسی یەهودیەکان ڕێنیسانسیە ڕێ یعنی سەر لە نوێ نێسانس بە فەڕەنسی ینی لە دایک بوون سەر لە نوێ لە دایک بوون وەکو ئەوەی لە بۆ سەردەمی ڕۆشنگرایی شۆڕشی فەڕەنسا باز دەکرێت لە هەمان کاتدا بزوتنەوەی هاسکاڵا شەیەکە لە هەندێک شوێندا پێی دەوترێ ڕێنیسانسی یەهودیەکان لە کۆتایی سەدەی هەژدە لە سەرەتای سەدەی نۆزدەوە دەست پێ دەکا یەهودیەکان سەرەتا ئەو پرسیارە دەوروژێنن ئێمە کەین بێگومان یەهودیەکان لە خۆر ئاوا هەم پێشەنگی فەلسەفە بوونە هەمیش سوودیان لە فەلسەفە و لە زانستەکانی خۆر ئاوا وەرگرتووە و لەو سەردەمەدا کە بزوتنەوەی هاسکاڵا ساز دەبێ ئانتیسیمیتیزم واتە دژبەرایەتیکردنی یەهودیەکان لە لووتکەدایە دۆزی ئەلفراد درەیفوس هەیە لە ساڵی 1994 کاتێک کە ناپلیۆن لە یەک دوو شەڕدا دەدۆڕێنێ لەوێدا ئیتر هەڵدەستن لە جیاتی ئەوەی ڕەخنە لە خۆیان بگرن پیلانسازی خۆیان لە پیلانسازی خۆیان بپرسنەوە و پرسیار بکەن هەڵەکانمان لە چیدایە ئێمە کەم و کورتیمان چییە هەڵدەستن کەسێک دەدۆزنەوە بە ناوی ئالفرەد درەیفوس کە ئەفسەرێکی زۆر بچووکە بەڵام بە ڕەگەز جوولەکەیە و هەموو تاوانەکە لەویدا کۆ دەکەنەوە ئەڵێن ئەم کەسە جاسوس بووە هەموو نهێنیەکانی ئێمەی داوە بە دوژمن بۆیە لەم شەڕانەدا شکستمان هێنا بەڵام لە زانستی سیاسی و کۆمەڵایەتیدا چەمکێک هەیە بە ناوی سکەیپ گۆوت واتە بزنی قوربانی کە ئەتۆ لە کاتێکدا کە خۆت هەڵە دەکەی هەوڵ ئەدەی هەڵەکەت بخێ ئەستۆی کەسێکی دیکە و هەموو هەڵەکان لەویدا کۆبکەیەوە وەکو ئەوەی کە ئێستاکە عەرەبەکان هەموو کەم و کورتی خۆیان دەربارەی کێشەی فەڵەستین لە جوولەکە و لە یەهودی کۆ دەکەنەوە بۆ نانت نییە العدو الإسرائيلي بو پروردتنيا العدو الإسرائيلي بو فقيري العدو الإسرائيلي بو كهرباتنيا العدو الإسرائيلي هم مشتك بعدو الإسرائيلي دبسنوا لويش دا وابوا لو سردمدا يتر دادگاي شر ئەلفرەد درەیفوس تاوانبار دەکا بە جاسوسی کردن و لەوێدا ڕۆژنامەنووسێکی جوولەکە کە هەمووتان دەیناسن لە مێژوەکان تا
بینیوتانە بە ناوی تیۆدۆر هەرتزل لەوێ ئامادە ئەبێ واتە چاودێری ئەو دادگایە دەکات دادگاییکردنی ئەلفراد درەیفۆس ئەفسەرە جوولەکەکە کە تاوانبار کراوە بە جاسووسی و دواییدا لەو بابەت لەسەر ئەو بابەت تا زۆر شت دەنووسێ و دەبێتە ڕۆژنامەنووسێکی زۆر گەورەی جیهانی و مەدالیاش وەردەگرێ هەرتزل بەو گەلە کۆمەیە کە لەسەر درەیفوس ساز دەکرێت زۆر بە کاریگەر دەبێت و ئەو پرسیارەی لە دروست دەبێت کە دەبێت لەوێ بڕۆن واتە لە ئەوروپا بڕۆن لە ئەوروپا جێگیان نابێتەوە هەرچ تاوانێک هەیە دەیخەنە ئەستۆی یەهودیەکان هەموو کەم و کورتەکانی خۆشیان دەخەنە ئەستۆی یەهودیەکان و ئیتر هیچ جێگایەک نەماوە لە ئەوروپا بۆ ئەوەی یەهودیەکان تێیدا بژنی وە لەگەڵ دەوروبەرانیدا بەردەوام گفتوگۆی ئەوە دەکەن بچنە کوێ هەندێکیان ئەڵێن بابچین لە ئۆگەندا عرض بکرین هەندێکیان ئەڵێن بابچین لە ئەمریکای لاتین عرض بکرین هەندێکیان ئەڵێن نەخێر بابچین لە چین و لە ئەفریقا عرض بکرین هەندێکی دیکەشیان ئەڵێن نەخێر لە فەڵەستین کاتی خۆی پەرستگای پێغەمبەر سلەیمان هەبووە دەبێ بگەڕێنەوە ئەوێ وڵاتی بەڵێن پێدراوە با بچین لەوێ عرض بکرین لە کۆتاییدا ئیتر پەرتوکێک دەنووسێ بە ناوی The Jewish State واتە دەوڵەتی جوولەکەکان و لە ساڵە 29 ئابی 1970دا لە بازیل کۆنگرەی زایۆنیزم دەبەسترێ لە ڕاستیدا کۆنگرەی یەکەمی زایۆنیزم وەکو ئەوەی کە ئێمە کاتی خۆی لە مێژووی حیزبی بەعزدا بینی ومانەوەیانیش ئێستا لە مێژووی وڵاتە ئیسلامیەکان و وڵاتە عەرەبیەکاندا دەبینی هەتا لە مێژووی ئێرانیشدا وەکو ئەوەی بڵێ لەو سەردەمەدا پیلاندانراوە بۆەوەی فەڵەستین داگیر بکەن و دەوڵەتی عوسمانی کە لەوێ حاکمە شەڕی لەگەڵ بکەن و عەرەبەکان بکوژن و دەریان بکەن و ئەمە بە هیچ شێوێک باس لە من نەکراوە من هەموو بەڵگەکانم خوێندوونەتەوە کۆنفرانسی زایۆنیزمی یەکەم لەوێدا شتێک نییە لەو کۆنفرانسدا زیاتر قسە لەسەر ڕێخستنی جوولەکەکان دەکرێت و لەسەر ناسنامەی جوولەکە دەکرێت و چۆنیەتی خۆپاراستنیان و ڕوبەڕووبوونەوەیان دژ بە ئانتیسیمیتیکان دەکرێت ئیتر شتێکی دیکە لە ئارادانیە لە هەمان کاتدا باس لەوە دەکرێت کە ئەوان چۆن بتوانن خۆیان ڕێک بخەن بێگومان سەرمایهداری یەهودی زۆرن لەو سەردەمەدا و بازرگانی تێکستیل و تووتن و ئەم زۆرە شتانە لە دەستی یەهودیەکاندایە ئەمانە قسەیان لەسەر دەکرێت لەو کۆنگرەیەدا بێگومان دوایی هەرتزل بەخۆشی دەچێتە لای پاشای عوسمانی بۆ ئەوەی ڕێگا بداکە جوولەکەکان بگەڕێنەوە ئیسرائیل و بگەڕێنەوە فەڵەستین بۆ ئەوەی لەوێ عرض بکردن و ئەم جۆرە شتانە و ئەمە بە شێوەیەکی زۆر کەم و ڕێژەیی ڕێگای پێدەدرێ یعنی ڕێگا نادرێ عوسمانیەکان ڕێگە نادەن لە ترسی شێخ و مەلا فەڵەستینیەکاندا ڕێگا نادەن خەڵکێکی زۆری جوولەکە بەپەلا بگەڕێنەوە بەڵام ژمارێکی ڕێژەی لەو سەردەمەی عوسمانیەکانیشدا چوونتە ئەوێ و تا ڕادەیەک ئەتوانین بڵێن عرزیان کردوە یەهودیەکان بچنە هەر شوێنێک نەوەکو فەڵەستین بچنە هەر شوێنێک عرز دەکردن لە ئەوروپاش وایە خانووی خۆیان دەکردن عرزی خۆیان دەکردن و دواییدا لەوێ کار و کەسابەتی خۆیان دەکەن کە منیش هاتوومە ئێستاکە لە بەلجیکا دەژیم لەگەڵ هاوسەرەکەمدا کار دەکەم خانووم کڕیوە کەواتە عرزم کڕیوە ئەوانەی گلەیی لە زایۆنیزم دەکەن ویانش گلەی لە جوولەکان دەکەن خۆیان لەمە دەشارنەوە کە گلەیی لە شێخ و مەلا و ئاغا عەرەبەکانی ئەو سەردەمە بکەن کە هەموو هیوایەکیان ئەوەیە جوولەکەیەک بێ کە پارەیان پێ بۆ جوولەکان ئەو کاتە بێ عرض بکرێت لەوێ یعنی عرزیان لێ بکرێت چونکە عرزێکی زۆریان هەبووە و هەموو فەڵەستین ئەو کاتە هی لە ژێردەستی حەوت بنەماڵەدا بوو نەوەکو زیاتر خەڵکی دیکە خەڵکی جوتیار بوونە یعنی جوتیاری ئەو ئاغایە نەبوونە یعنی عرزی خۆیان نەبووە جوتیاری ئەو ئاغایە نەبوون ئەگەر عرزی خۆشیان هەبێ ئاغا عرزێکی بچوکی پێداوە زۆر کە بەتەنیا جێگەی خانوویەکی زۆر بچوک بووە وانیش لە شارەکاندا هەندێک خانووی بچوک هەبوونە بەڵام زۆر کەم بووە ئەمە و ئەم ئاغایانە بەردەوام هەموو هیوایەکیان ئەوێ جوولەکەیەک بێ پارچەیەک عرزیان لێ بکرێت لەناو جوولەکانیشدا بێگومان وەکووتم خەونی گەڕانەوە بۆ وڵاتی بەڵێن پێدراودا هەبووە چیرۆکی گابۆرماتەیە کە
دەخوێنیەوە ویانیش وەکو فلیمیشەیە ئەتوان تەماشای بکەن کە لەوێدا باز دەکەن منداڵێک دەگریە و دەیبەنە لای دکتۆر و دایکی ئەڵێ جوولەکەکان هەموو دەگرێن بۆ ئەوەی چونکە خەیاڵی گەڕانەوەیان هەیە بۆیە سەرەتا جوولەکەکان دەچن لە دێهاتەکانی فەڵستیندا عرض دەکرن و ئەم جوولەکانی کە دەچن عرض دەکرن بێگومان ئاستی زانابوونیان ئاستی زانیاریان زۆر بەهێزە یعنی لە ئەوروپا فێری کشتتوکاڵی مۆدێرن بوونە فێربوونە چۆن بتوانن ڕوبەڕووی نەخۆشیەکانی کشتتوکاڵ و ئاژەڵداری ببنەوە و لە ئەوروپادا فێری ڕۆژنامەگەری و مێدیا بوونە ڕۆژنامەی خۆیان ساز دەکەن ئیتر لە چاو فەڵستینیەکان زۆر پێشکەوتونە ینی تەماشا دەکەی ئیتر ژمارەشیان زۆر کەمە ینی لە سەرەتادا ینی لە ساڵی 1960 و ئەوانەدا لە سەدی 2 لە سەدی 3 ژمارەیان بەڵام وەکوتم بە کاریگەرن و لە هەمان کات وەکو لە کەیسی درەیفوزدا باسمان کرد جوولەکەکان لە ئەوروپادا بەردەوام بەشداری شەڕیان پێکراوە ئەزمموی شەڕیشیان هەیە ئەزمموی چەکداریشیان هەیە هەروەکو لە دواییدا دەبینین کە وڵاتە ئەوروپیەکان بەکاریان هێناون هەم ئینگلیزەکان بەکاریان هێناون هەم نازیەکانیش بەکاریان هێناون مەسەرەن لە کارگەی پیشەسازی چەکی نازیەکاندا یەهودیەکان کاریان پێدەکرا یعنی لە ژێر چاودێری ئەواندا ئەندازیارەکانی یەهودی کاریان پێدەکرا بەوەی چەک دروست بکەن و ئەو چەکانە زۆربەی جار یەهودیەکان خۆیان دروستیان کردوونە کاریان پێکراوە بۆیە ئەزمونێکی گەورەی شەڕیشیان هەیە بەڵام خەریکی سیاست نین ئەمانە هاتوونە تا لەوێ عرض بکرن بۆ ئەوەی لە ئەوروپا یعنی لەو ئانتیسیمتیزمی ئەوروپا ڕزگاریان ببێ و بە ئارامی بژین و دەوڵەمەند ببوون و بژی لە دوای ئیتر لە دوای جەنجی جیهانی یەکەم خۆتان دەزانن ئینگلیس عوسمانیەکان دەردەخا لە فەڵستین و لە هەمان کاتدا شێخ و مەلاکانی فەڵستینیش دژبرایەتی عوسمانیەکان دەکەن چونکە عوسمانیەکان هیچ کارێکیان نەکردووە بۆ ئەو وڵاتە عەرەبیانی داگیریان کردووە یعنی نە لە لیبیا نە لە شام نە لە دوورگەی عەرەبیدا هیچ کارێکیان نەکردووە ئەمانە بەتەنیا لەوێ ئیتر ئەو سامانەی کە هەبووە دزیویانە بردوویانە و لەوێ حکمیان کردووە لەوێ حکمێکی بێسەروبەریشیان کردووە یعنی لە ئەنجامی ئەو بێسەروبەریەی دەوڵەتی عوسمانی دایتر وا دەبێت کە عەرەبەکان بەگشتی لاواز دەبن و بێگومان ئینگلیزەکان دەوریان هەبووە لە هاندانی شێخە عەرەبەکانیشدا و لەو سەردەمەدا بێگومان ناسیۆنالیزم لە ڕێگادایە کە لە ئەوروپاوە شەڵاوی ناسیۆنالیزم دێ بۆ ئەوەی هەرکەس دەوڵەتی خۆی دروست بکە ئیتر بەو شێوەیە مەسەلەکە ئەتوانین ببینن بەریتانیا سیاسەتێکی دووزەمسەری هەیە لە فەڵستیندا لەلایەک بەڵێنی بە شێخە عەرەبەکان و بەگزادە و ئاغاکان ئەدا کە لە ئایندەدا یعنی قۆناغی ئیمپریالیزم کۆتایی پێهاتووە ئێستا ئینتیدابە و لە ئایندەدا ئەو دەوڵەتە تەسلیمی خاوەنەکەی دەکەن هەروەکو کردیان یانی لە وڵاتانی عەرەبی هەموو ئەو وڵاتانی کە بەریتانیا و فەڕەنسا داگیریان کردبوون دوایی تەسلیمی عەرەبەکانیان کرد و دەوڵەتی خۆیان دروست کرد دەبوایە فەڵستینیش وا بکەن و بەڵێنێکی وا ئەدەن لەسەر کاغەزیش ئەمە هەیە بەڵام لە کۆتاییدا شتێکی کە ڕوئەدا و لە هەمان کاتدا لە دەوروبەری حەیفا و لە دەوروبەری تەل ئەڤیڤ لە کەنارەکاندا تەماشا دەکەین ڕێگاش دەدەن کە بەشێک لە جوولەکەکان بە شێوەیەکی ڕێژەی ڕێگادەن بەشێک لە جوولەکان لەوێ عرض بکەن و ئیتر جوولەکان هاتوونە کە هاتوونە تا ئەوێ عرضیان کڕیوە ینی ئاغاکان عرضیان پێ فرۆشتونە عەرەبەکان عرضیان پێ فرۆشتونە بەڵام دوای زیادبوونی ژمارەی یەهودیەکان و دوای ئەوەی کە دەبینن یەهودیەکان دوکان ساز دەکەن ڕۆژنامە ساز دەکەن و ڕۆشنبیرن بەتوانان بازرگانی دەکەن هەڵدەستن تاڵانیان دەکەن یعنی ئەمە شتێکە کە ناکرێ مێژونووسانی عەرەب مێژونووسانی
ئیسلام حتا مێژونوسانی سۆسیالیستەکان و کۆمونیستەکانی دژ بە ئیسرائیل خۆیان لەمە لاڵ و کەڕ بکەن و کوێر بکەن ئەمە نەبینن یعنی لە سەردەمێکدا کە کیبوتسیەکان سەرەتا وە کیبوتسیەکان کۆمەڵگەی جوولەکەی کشتتوکاڵین لە فەڵستین کاتێک کشتتوکاڵ دەکەن و دیان هەوێ ئەو بەروبوومانەیان بفرۆشن دوکانەکانیان تاڵان دەکرێت دوکانەکانیان دەسووتێن بە تایبەتی بە شەوان و بەرهەمەکانیان دەدزن و دەبن و ئەمە وا دەکات کە ئەمانیش ناچار بن وەکووتم ئەزمموی شەڕیان هەیە لە ئەوروپا چەک و تەقەمەنی پەیدا بکەن و یەکەمین جار تیمی شەڕی شەوانەی کیبوتسیەکان ساز دەکەن ئەمە یەکەمین تیمە و ئەو تیمە لە دواییدا کە دەوڵەتی ئیسرائیل دروست دەبێ یعنی بڕبرە پشتی سوپای ئیسرائیل ئەمانە پێکدین ئێستا کە ئەگەر دەمان هەوێ پرسیار بکەین سوپای ئیسرائیل لە خەزە بۆ ئەمەە بڕندەیە جیاوازی ناکە لە نێوان ژن و منداڵ و پیر و جیاوازی ناکە لە نێوان نەخۆشخانە و مزگەوت و کڵێسا هەر هەمووی بردومان دەکە لەوە سەرچاو دەکرێت چونکە ئەوان پاشخانێکی وایان هەیە شتێکی وایان بینیوە تۆ عەرزی پێدەفرۆشی ئەو لەوێ بەروبوومەکەی دەخاتە بازار ئەتۆ بازارەکەی دەسووتێنی تاڵانی دەکەی حەسوودیت پێدێ ئەمە لە هەموو جیهاندا هەیە بەڕاستی کاتێک پەنابەر لە شوێنێک سەرەتا پەنابەرەکان خۆشەویستن و لە دواییدا دەبنە داگیرکەر و دەبنە نەفرەت لێکرا و ڕەچیان لێ هەڵدەستەیە تر تەماشای بکە تورکیا سەرەتا چۆن لە ساڵی 2011 و 2012 و 2013 تەماشای پەنابەرانی سووری دەکرد بەردەوام ئەردۆغان هاواری دەکرد وەرنە ئێرە وەرن لە کەنارەکانی دەریادا لە ئەنتالیادا لە فلان شوێندا وەرن ئاپارتمانتی ئەوەندە قاتتان لە بۆ ساز دەکەن ئاپارتمانتی 5 ئەستێرەتان لە بۆ ساز دەکەن وەرنە ئێرە بەخێر بێن ئێوە مسلمانن ئێوە غەدر لێکراون ئیتر ئەو هەموو سووریان بردە لای خۆیان و ئێستاکە سووریەکان تەماشاکە لە چ دەردەسەریەک دەژین لە تورکیا یعنی هەر ساڵێک پێش ئێستا بوو کاتێک ڕێژەی لیرە دابەزی لە بەرامبەر دۆلاردا دەوڵەت باخچەری هەڵسا گوتی ئەمە خەتای پەنابەرە سووریەکانە خەتای کەبابچیەکانە کەبابچی یعنیەتە وەرە بێ ئەزمەی لیرە و ئەزمەی سیاسەتی خۆت و ئابووریە شکست خواردەکەی خۆت بخەیە ئەستۆی کەبابچیەکی سووری و ئێستاکە سووریەکان دەکوژرێن دەچەوسێنرێنەوە بێ حاڵ دەکرێن لەبەر ئەوەی کاسبن یەهودیەکانیش عینی وایەن بەسەر هاتووە دەبێ ئەو ڕاستکە ئێمە ببینێ یعنی کاتێک ئەم ڕاستیان بینیوە و تیمی چەکداری خۆیان دروست کردووە بۆ ئەوەی کۆمەلگاکەیان بپارێزن و ئەو تیمە لە دوای دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل دەچێتە ناو بڕبڕەی پشتی سوپاکە بێگومان ئەو سوپایکی فاشیستی لێ دروست دەبێت لە دواییدا چونکە ناسیۆنالیزمە چەساوەکان لە دواییدا دەبنا ناسیۆنالیزمی فاشی ئەکرێ ببنە ناسیۆنالیزمی فاشی ئەمە دەبێت ئینسان ببینی بە کورتی لە دوای جەنجی جیهانی یەکەمیندا لەبەر دوو هۆکار ئەتوانین بڵێن هەم ئینگلیزەکان و هەم لەلایەکی دیکە جوولەکەکان و هەم لەلایەکی دیکە شێخە گەورەکان ئاغاکان تا ڕادەیەک کەیف خۆشن ڕەحەتن یعنی کێشێ و قەلەقیەکی وایە نییە سەرباری ئەوەی کە وەکووتم شەڕ دروست دەبێت لە نێوان کیبوتسیە جوولەکەکان و عەرەبەکاندا و کیبوتسیەکان ناچار دەبن تیمی شەوانەی خۆیان دروست بکەن بۆ ئەوەی ئەو کۆمەلگایانەی کە دروستیان کرێت کۆمەلگا کشتتوکاڵیەکان کە لە حوت ماڵ پێکدێن ئەمانە بپارێزن شەڕ دروست دەبێت سەرباری ئەوەش تەماشا دەکەین سەرەتا ترسێکی وان نییە لە دوای جەنجی جیهانی یەکەم چونکە ئینگلیزەکان تەماشا دەکەن ڕێژەی جوولەکان زۆر کەمە وەکووتم لە سەدا 2 لە سەرەتادا و ئەمە هیچ کاریگەریەک دروست ناکە قەلەقیەکیان بۆ دروست ناکە لە هەمان کاتدا ئەوان بەردەوام بەڵێن بە عەرەبەکان دەدەن ئارام بن لەسەر خۆ بن ئەم کێشانە دەبن لە شاردا شار بێکێشە نابێ ئیتر لە ئایندەدا دەتانکەین بە دەوڵەت وەلا هەمان کاتدا ئاغاکان و شێخەکان پێویستیان بە هاتنی ئەو جوولەکانە بۆ بۆی عەرزیان پێ بفرۆشن چونکە لەو سەردەمەدا کەسی دیکە ناچێت بۆ پارەیەکی زۆر لە فەڵەستینێکدا عرض بکرێت بۆ بچێت لە فەڵەستین عرض بکرێت لە ئەسینا دەکرێت لە ڕۆما دەکرێت ئیتر لە مۆناکۆ دەکرێت بۆ بچێت لە پاریس دەکرێت لە لەندن دەکرێت بۆ لێ بکرێت بەڵام ئەمانە دەچن لە فەڵەستین
عرز دەکڕن مەسەلەکە بەو شێوەیە. هەروەکو لە سەرەتاوە باسم کرد فەڵەستینیەکان لە حەوت بنەماڵە پێک دێن، هەر حەوت بنەماڵە ئاغان دەرەبەگن و ئەمانە لە بووە هەم ئەمانە و هەم دەوڵەتی عوسمانی پێشتر لە بواری پەروەردەدا هیچ کارێکیان بۆ خەڵکی ئاسایی فەڵەستینی نەکردووە، یعنی خەڵکەکەیان زۆر بە نەزانی و جاهیلی هێشتۆتەوە. لە هەمان کاتدا لەو سەردەمەدا سەرەتای دوای جەنگی جیهانی یەکەم سەرەتای تخمی ئیسلامی سیاسی دروست دەبێەوە، ئەو ئیسلامیە سیاسی تا دەگاتە حەسەن بەنا و سەید قوتب یعنی ئیخوان المسلمین تەماشاکە بەردەوام نەفرەت لە ئەوانی دیکە، نەفرەت لە جوولەکەکان، نەفرەت لە کریسیانەکان دەکەن و بەردەوام و تەماشا دەکەن ئیخوان المسلمین شەڕێکی زۆر گەورەی دژی کریسیانەکانی مەسڕ کرد و چەندی لێ کوشتن و شەڕیان کردووە لە دژی جوولەکەکانیش ئەمەش دەبینین و دەوڵەتی عوسمانیش لەو سەردەمەدا دەوڵەتێکی زۆر زۆر گەندەڵ بووە، ینی پێش جەنگی جیهانی یەکەم پێش دۆڵانی زۆر زۆر گەندەڵ بووە لە ناوە خۆیدا و نەخۆش بووە و لە دەرەوەشدا زۆر زۆر گەندەڵ بووە. ئیتر ئەو خەڵکە بەبێ پەروەردە دەمێنێتەوە لە بەرامبەر ئەواندا کۆمەلگایەکی دیکەی جوولەکە کە تازە دێتن تەماشا دەکەین زۆر زۆر پەروەردەکراون. ئەو کۆمەلگایە نەزانە و جاهیلە ناچار ئیتر لەبەر جەهالەتی خۆی لە بەردەوام دژایەتی جوولەکەکان دەکەن و شەڕیان لا دروستە بێت. لە دواییدا کە هەست دەکەن ژمارەی جوولەکان زیاتر دەبێ زیاتر عرز دەکڕن، ئیتر گوشار لەسەر شێخەکان و ئاغاکان دەکەن. شێخەکان و ئاغاکانیش هەروەکەوتم بە تۆوی ئیسلامێکی سیاسی سەرەتایی تەماشا دەکەین هەندێک هاندراون و لەو سەردەمەدا تەماشا دەکەین چەند فیگورێک سەر هەڵئەدەن. یەک لەوانەشیان شێخ عیزەدین ئەلقەسامە وابزانم وێنەکەی ئێستا دەبینن. شێخ عیزەدین ئەلقەسام کە لە سووریایە سەرەتا دژ بە فەڕەنسیەکان دەجەنگێ و ئەم فیگورە دوایی لە فەڵەستین دەورێکی زۆر دەبینێ لە شەڕکردن لە بەرامبەر جوولەکەکان و لە دواییدا دەکوژدێ. ئێستا کەش سوپاکەی ئەلقەسام تەماشا دەکەین، فڕقەی ئەلقەسامی غەزە و فەڵەستین بە ناوی ئەمە کراوەتەوە تەماشاکە. ئیتر ئەمە سەرەتای کێشەکانە و لە هەمان کاتدا کەسایەتی دیکەمان هەیە تەماشا بکەن. ئەمەشیان ئەمین ئەلحوسەینیە. ئەمین ئەلحوسەینیش کە مفتی قودس بووە ئەو کاتە هەروەکو لە وێنەکەدا دەبینن دژ بە ینی دوای ئەوەی کە خەڵکەکە بەگشتی لە دژی جوولەکە هەڵدەستێ و ئەوانش فکرێکی دژبەرایەتی نەتەوەکانی دیکە و ئاینەکانی دیکەیان هەیە. ئیتر هەڵەیەکی زۆر زۆر گەورە دەکات دەچێتن لە بۆ دژایەتی کردنی جوولەکەکان لەگەڵ هیتلەر کۆ دەبێتەوە و جوولەکەکان ئەمە دەبینن، جیهان ئەمە دەبینی تەماشا دەکەن. ئیتر هیچ هەستێک لە بۆ ئەوە لە بۆ عەرەبەکان نامینێتەوە کە ئەمانە لەسەر حەقن و جوولەکەکان دێن پەیتا عەرزەکەیان لێ دەکڕن و ئەم جۆرە شتانە. یعنی ئەمە لە سیاسەتدا زۆر زۆر گرنگە. ئینسان کە لەسەر حەقیش بێ کاتێک ئەتۆ بچی لەگەڵ هیتلەر کۆ ببیەوە کە ڕۆژانە سەدان جوولەکە دەخاتە ناوفڕنی و سابوونیان لێساز دەکات لەبەر چاوی هەموو جیهان و ئەمە هەموو ڕۆژانە چاپ دەکرێت لە ڕۆژنامەکانی ئەمریکادا، بەریتانیادا، لە کەنەدادا، لە هەموو دنیادا بڵاو دەکرێتەوە. ئەمە لە دواییدا نەتیجەیەکی چۆنی لێ دەکەوێتەوە. ئیتر ئەمە ئەو کارە ساتەیە کە چۆن کاتی خۆی شێخەکانی نەقشبەندی و قادریەکان بەسەرکردەکانیان داهێنا شێخ و ئاغاکانی عەرەب بەسەر خەڵکی فەڵەستینیان داهێنا و ئەمە وای کرد ئیتر هەموو ناوچە جوولەکەکان ببنە گۆمی خوێن لە فەڵەستیندا، ببنە گۆمی خوێن. ئیتر لە بەرامبەر ئەمەدا زایۆنیستەکان هەڵدەستن گروپێکی چەکداری دروستەکەن بە ناوی هاجانا و یانیش هاگانە. بە هەمان شێوە ئەمانیش هەڵدەستن بە تیرۆرکردنی عەرەبەکان.
ئیتر بەڵام هەتاوەکو ئەو کاتش ناتوانین بڵێن ژمارە یەهودیەکان زۆرە، یعنی لە ساڵی 1930 ئینگلیسەکان سەرژمێرێکیان کردووە و ئەبزانم ژمارەی یەهودیەکان لە سەدا دەیە ئەم کاتە، ینی لە سەدا دێ لە ساڵی 1930 و ئەم شەڕ و ململانەیە بەردەوام دەبێت. ئیتر ئینگلیزەکان زۆر بێزار دەبن، ینی چونکە ئینگلیزەکان هەتاوەکو ئەو کاتیش پیلانێکی ڕوونیان نییە بۆ دروستکردنی دەوڵەتی جوولەکە، پیلانیان هەیە و بەردەوام ئەو بەڵێنە لەسەر کاغەز بنووسرا و بە قسە بە شێخە عەرەبەکان دەدەن کە لە ئایندەدا ئەو فەڵەستینی تەسلیمی ئەوان دەکەن، دەوڵەتیان بۆ ساز دەکەن. بەڵام ئیتر ناچار دەبن لە دواییدا ڕێگایەک بدۆزنەوە، چونکە هەبوونی جوولەکە لەوێ بۆتە واقعیت. ئیتر لە مێژە هاتوونە تقریبان دەبێتە 20 ساڵێک خەڵکێکیان لەوێنە، خەڵکێکیان پێشتر لێ بوونە لە سەردەمی عوسمانیەکانیش هەندێک جوولەکە هەر لەوێ ماون. ئیتر نازانی ژمارەیان چەندە و ناکری ئەم جوولەکانە هەمیان دەربخەن لە هەمان کاتدا لە وەکو وتمان لە ئەڵمانیادا شاڵاوی دژ بە جوولەکان دەستی پێکردووە، لە پۆلۆنیا دەستی پێکردووە، ئیتر لە هەموو ئەوروپادا شاڵاوی ئەنتیسیمەتیزم لە لووتکەدایە جوولەکەکان بەردەوام گلەی و گازەندە دەکەن. ئینگلیزەکان هیچ چارەیەکیان بۆ نامینێ. ئیتر لە دواییدا بەشێک لە وڵاتەکانی جیهانی وەکو ئەمریکا و وابزانم کەنەدا و عەرەبەکان بانگی لەندەن دەکەن و کۆنفرانسێکی لەندەن ساز دەکەن بۆ چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی فەڵەستین. جارێ ئیسرائیل دروست نەبوو، ئەوە ساڵی 1946 و ئەو کاتەدا پێشنیار دەکەن کە دەوڵەتێکی وانی ستاتویەکی بچووک لە ناو خاچی فەڵەستینی لە بۆ جوولەکەکان دابنێ. عەرەبەکان بە مەڕازی نابن، بە هەموو شێوێک ئینکار دەکەن و یعنی هیچ پێشنیارێکیش ناکەن ئەوان بڵێن تەواو بە ئێمە ئۆتۆنۆمیان پێ بدەین و یانیش لە یەک دوو شار شوێنێکیان پێ بدەین و یانیش بە دەوڵەتێک دەوڵەتی فەڵەستین هەبێ و لە ناو دەوڵەتی فەڵەستیندا شێوازێکی دیکەی بەڕێوەبەرایەتی وەکو فێدرالیزم و یانیش ئۆتۆنۆمی هەبێ، ئەوانیش مافیان هەبێ لە دەستوردا. پێشنیارێکی واش ناکەن، ئەڵێن ئێمە بە هیچ شێوەیەک ڕازی نینە، چونکە لە هەمان کاتدا پشتیان بەوە قەیمە کە هیتلەر و نازیەکان یارمەتی عەرەبەکان دەدەن، یعنی یارمەتیدانی نازیەکان لەو سەردەمەشدا هەیە لە دوای جەنگی جیهانی دوێمیشدا هەیە، یعنی دوای ئەوەی کە ئەڵمانیا دەگیرێ و نازیەکان دەڕوخێن بەشێک لە ئەفسەرەکانی نازیەکان خۆ دێن لەگەڵ فەڵەستینیەکان لە دژی جوولەکە شەڕ دەکەن. ئیتر ئەم کۆنفرانسە شکستی هێنا و ئەم کۆنفرانسە کاتێ شکستی هێنا ئیتر هیچ ڕێگایەک نامێنێتەوە. خۆی بە پێی دابوو نەریتەکان و یاسانێ دەوڵەتیەکان ئینتیداب ینی مامدات کە فەڵەستین مامداتی ئینگلیزە دەبێ، ینی دوای ئەوەی کە ئیستیعمار کۆتایی پێهات بڵێن لەو سەردەمەدا ئیستیعمار چێ بۆ عوسمانیەکان بوونا، دوای ئەوەی عوسمانیەکان کۆتاییان پێهێنراوە ئینتیداب هەیە. ئینتیداب شێوازێکی بەڕێوەبەرایەتی کاتیە، دەبێت لە دواییدا ئەتۆ ئەو دەوڵەتە تەسلیمی حکوومەتی ئەو وڵاتە بکە، حکوومەتێک دروستکەی وەکو ئەوەی لە سووریا دروستیان کرد فەڕەنسیەکان، وەکو ئەوەی ئینگلیزەکان لە عێراقدا ڕژێمی پاشایەتیان دروست کرد، وەکو ئەوەی ئینگلیزەکان لە دوورگە عەرەبیدا ڕژێمی پاشایەتی چەند دەوڵەتیان دروستکردن و دەوڵەتەکانیان دا ئەوانە بەخۆیان دەرکەوتن. دەبوایە لە فەڵەستینیش هەمان شت ڕوویدا بووە، ئەوە دابوو نەرید بوو. بەڵام ئەمە ناکەن، بۆ ناکەن؟ لەبەر ئەوەی لە ساڵی 1940 لەلایەک لە ناو فەڵەستیندا شەڕی جوولەکە و عەرەبەکان زۆر گوڕ بووە و لەلایەکی دیکەش لە ئەڵمانیادا ئیتر بۆنی هۆلۆکۆست هەموو ئەڵمانیا دەگرێتەوە، یعنی بۆنی سووتاندنی تەرمی جوولەکەکان هەموو ئەڵمانیا دەگرێتەوە. ئەمەنە زۆر بووە ئەم کارە ساتە ڕۆژانە وەکوتم لە مێدیاکاندا لە ڕۆژنامەکاندا لە رادیۆکاندا ڕۆژانەوە بە هەموو سعاتێک باز دەکرێت. ئیتر نەتەوە یەکگرتووەکان هەڵەیەکی زۆر گەورە دەکا لە ژێرگوشاری هۆلۆکۆستدا کۆبوونەوەیەک دەکەن و لە ساڵی 1940 کە ئەو کۆبوونەوەی دەکەن لەوێدا بەتەنیا ئەو کاتەوەکو ئێستا نەبووە 100 و قسوور دەوڵەت ئەندامینەتەوەی گرتوکە بوون، وا بزانم 57 دەوڵەت ئەو کاتە، بەڵێ 57 دەوڵەت ئەو کاتە ئەندامن و کێشەکە دەخەنە سەرمێز و دەنگدان کە ئەمە نابێ بکرێ و نەکراوە، قەت نەکراوە، ینی ئینتیداب تەسلیمی ئەو حکوومەتە کرا، وەکوەوەی لە عێراق کرا، وەکوەوەی لە سووریا کرا و لە وڵاتانی دیکە کرا. بەڵام ئەمان هەڵدەستن دەیخەنە سەر مێزە
و دەیخەنە دەنگدان ئایا لە فەڵستین دەوڵەتێکی جوولەکە دروست بکرێ یان نە. لەو بینەدا لەو 57 دەوڵەتانەدا کۆمەڵێک دەوڵەت هەبوونە کە نەیانزانیوە فەڵستین لە کوێی نەخشەی جیهاندا نێزانانی و فەڵستین لەکوێ بەڕاستی بەڵام دەنجیان داوە وەکو ئەوەی کە ئێستا کەش لە کۆبوونەوەی نەتەوەی گرتوەکاندا لەلایەک چین و رووسیا لەلایەک ئەمریکا و هاوپەیمانەکانی لە دژی یەکتر ڤیتۆ دەکەنیان دەنگ بەکاردێن ئەو کاتش واکراوە لەو 57 دەوڵەتەدا 33 دەوڵەت دەنجیان داوە بۆ ئەوەی دەوڵەتی ئیسرائیل لە فەڵستین ساز بکرێ و کاتێک ئەمە سازکرا ئیتر هەموو عەرەب و جوولەکەکان بەربوونە گیانی یەکتری و هەتاوەکو ئەم ڕۆمان هات ئەو بەرنامانە ئیتر درێژەیان دەبێت چونکە ئەمە بەتەنیا لایەنێکی مێژوویی نییە لایەنێکی ئایندەی هەیە کە لە ئایندەدا ئەو دەواازە ئابوووریەی کە ئەمریکیەکان و هندیەکان و عەرەبەکان و ئیسرائیلیەکان و ئەوڕۆپیەکان بڕیاریان لەسەرداوە ئەمە لە شوێنێکدا تێدەپەڕێ کە نزیکی غەزەیە و لە هەر شوێنێکدا کە ڕێگای بازرگانی پێدا تێپەڕ ببێ لەوێدا ناکرێ گروپی چەکداری هەبن کە ئەو وڵاتانە ناتوان کۆنتترۆلیان بکەن خۆی لە خۆیدا گروپی چەکداری لە هەموو شوێنێک ئەمە بۆ ڕۆژ ئاواش ڕاستە ئەمە بۆ پەکەکەشەیە ئەمە بۆ حیزبی دیموکرات و کۆمەڵەش وایە گروپی چەکداری بمانەوێ نەمانەوێ ئەو گروپە چەکداریانەی کە نادەوڵەتین ئەمانە لەلایەک کێشەن بۆ سیاسەتی نێودەوڵەتی لەبەر ئەمەهۆیە کە باسم کرد چکە کۆنتترۆل ناکرێ لەکوێدا پەلاماری ئەم ڕێگایە دەدەن وەکو ئەوەی کە حوسیەکان کردیان دوێنێ کەشتێکی بازرگانی ئیسرائیلیان ڕفان دەستیان بەسەرداگرێ ئەو هەموو کەشتە ڕێگای بازرگانی لەو کەناڵەدا پەک دەخرێت کە ڕستا 25 ڕێژەی بازرگانی جیهان لەوێدا تێپەڕێ ئەوە نابیانی لەلایەکدا وەکو وتم مەترسیان هەیە نیگەرانیان هەیە لەو گروپە چەکداریانە و لەلایەکی دیکە هەندێک زار پێویستیان پێێنە وەکو ئەوەی لە سەردەمی شەڕی داعش پێویستیان بە پێشمەرگە و پێویستیان بە یەپەگە بوو چونکە بە خۆیان نیان هەوێ سەربازی خۆیان بە کوشتن بدەن ئەمە لایەنێکی وای هەیە ئەگەر دەتان هەوێ ئەم جۆرە شڕۆڤە و بەرنامانە بەردەوام بن یەک ڕێگاتان هەیە تکایە هەوڵ بدەن کەناڵی یوتیوبی هیوا خۆشنە و سبسکرایب بکەن چونکە بەڕاستی پیجی فێسبوکەکەم لە ئایندەدا دادەخری ئەوە چەند جارە ئاگدار کراومەتەوە دوێنێ جاری کۆتایی ئاگدار کرامەوە کە پیجی فێسبوکم بە تەواوەتی داخرێ هیچ کەناڵێکی کە جگە لە یوتیوب نامینێکم بتوانم پەخشی تێدا بکەم تکایە هەوڵ بدەن کە ڕێگاکەی زۆر ئاسانە لە ڕێگای یوتیوب هەوڵ بدەن کەناڵەکە سوبسکرایب بکەن کە 2 دقی ئێوە دەخایێن ئەتوان بە مۆبایلیش بکەن ئەگەر لەسەر مۆبایلەکەتان ئاکاونتی گوگل هەبێ و لە هەمان کات دەتوان لە ڕێگای کۆمپیوتەریش لە ماڵەوە بیکەن کە زۆر ئاسانە لە دواییدا هەوڵ ئەدەم دوای ئەو بەرنمەیە ڤیددیوەیەکیش دابنێم هەر لەگەڵ ئەو بەرنمەیە ئێستا دایەنێم لە دواییدا لەوێدا نیشانتان ئەدا کە چۆن ئەتوانی کەناڵێکی یوتیوب بە شێوازی جیاواز لە هەم لە ڕێگای مۆبایل و هەم لە ڕێگای کۆمپیوتەر ئەتوانی سوبسکرایب بکەی و سوبسکرایبکردن بۆ ئەوەیە لە هەر کاتێکدا بن بەرنامەم ساز کرد ئیتر یوتیوب ئاگدارتان دەکاتەوە کە بەرنمەیەکی نوێ سازکراوەیانیش پەخشی ڕاستەخۆ لە ئارادایە تکایە هەوڵ بدەن ڤیددیۆکانمان بگەینە دۆست و ڕەفیقانتان تا بەرنامەی ئایندا ماڵتان ئاوا ڕێز و سڵاو بۆ هەمووتان.